دوای زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانەوە کە بە شێوەیەکی نایاسایی دێنە نێو شەقامەکانی ناوخۆی شاری سلێمانی و بە پێی ئەم راپۆرتی هاوکارم هاوژین جەمال کە هاوڵاتیان داوا دەکەن کە ئەمە ڕێگەی پێ نەدرێت، ئەمە نایاساییە و خاوەن شۆفێرەکانیش ئەو شۆفێری بار هەڵگرەکانیش لێپێچینەوەیان لەگەڵ بکرێت لە لێخوڕینی ئەم بار هەڵگرانە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دیلمان حەمەنادر سەرۆکی ڕێکخراوی ترافیک دەکەین بەڕێزان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک دیلمان سڵاوت لێبێت. وەکو لە راپۆرتەکەشدا دیار بوو، ینی شارەزایانی هاتوچۆ باس لەوە دەکەن شەقامەکانی سلێمانی ئیدی ئەو توانایی نییە ئەم هەموو ئۆتۆمبیلە بار هەڵگرە زەبەلاخانە بە ڕێگەکەدا بڕۆن و ڕەچاوی ئەوەش نەکەن کە ئۆتۆمبیلێکی گەورەیان پێەیە. پلان بۆ ئەمە چییە، چی بکرێت، ئیتر چۆن ئەمە ڕێک بخرێتەوە؟ بەڵێ سەرەتا سپاس دیارە ئۆتۆمبیلەکانی بار هەڵگر لە نەک هەر شاری سلێمانی لە هەرێمی کوردستان بە گشتی کۆمەڵێک گرفتیان هەیە. ئەوێژەوەیە جارە پێش هەموو شتێ لە شێوازی مۆڵەت پێدانە ناکرێ کەسانێک بخرێنە سەر شەقامەکان کە شارەزایی باشیان لە شۆفێریکردنیان نییە و بە ئەزمونێکی باشە تێنە پەڕێون و تاقیکردنەوەیکی باشیان پێ نەکراوە. ناکرێ بڵین بۆ نمونە کەسێک لە سەرەتاوە بە 6 سەعات فێرکردن تۆ بیخیتە سەر شەقامەوە تاقیکەیتەوە و تاقیکردنەوەکەش لە ئاسێکی پێویست نییە بەتایبەت بۆ بارهەڵگرەکان، چونکە لە ڕاستیە بارهەڵگر بەرپرسیارەتێکی زۆری لەسەرە و سوارڕەوێک لێ خوڕێ کە توانای جڵەوگرتنی لاوازە تێگەیشتنی یان با بڵین بینینی بۆ چواردەورەکەی خۆی ناوچەی کوێری زۆرە و ینی خاڵی لاوازی زۆری هەیە و توانای ئیسڵۆبگرتنەکانی بە شێوەیەکی گونجاو نییە. بۆیە ئەمە پێویستی بەوەیە ئێمە لە سەرەتاوە لە وەڵۆپێدانەوە دەست پێ بکەین کە لە بنەڕەتەوە شۆفێرەکان بکەینە شۆفێر. دواتر بەرنامەی کارکردنی شۆفێری با بڵین بار هەڵگر پێویستە بە بەرنامە ڕێژی بکرێت. لە وڵاتانی پێشکەوتووە ئەبینین هەموو ئەو ئۆتۆمبیلانی کە کارەکەن لەسەر شەقام و بارەکەن بەشی زۆریان سەر بە کۆمپانیان و یاسا و ڕێسای تایبەتی خۆیان هەیە لەسەر شێوازی کارکردن، لەسەر شێوازی پشودان، لەسەر ئەوەی چەند بۆیان هەیە لە ڕۆژێکە چەند کاتژمێر کارکەن و هەموو ئەمانە پێویستە کە تاقیب بکرێنەوە و تا لە کاتی مۆڵەت پێدانەکەشە وەک باسم کرد پێویست بەواکە ئەم کەسە بیسەلمێنێکە لەسەر سیارەی بچووک ئەزمموی بۆ چەند ساڵێک هەیە نەکرد بە تەنیا مۆڵەتەکەی بەروارێکی لەسەر بێ کە ئەم ساڵێک یا 2 ساڵە مۆڵەتی پێەیە، بەڵکو بێ بیسەلمێنەکە بە ئەزمموونەوە ئەم چەند ساڵە ئۆتۆمبیلی لێخوڕێەوە دواتر بێنرێ بخرێتە پرۆسەی مۆڵەتی گشتەوە. دواتر لەسەر شەقامەکان وەک باسم کرد ئێستا دیاردەیەکی زۆر خراپ لە شۆفێرانی بارهەڵگرە هەیە. ئەوێژەوەیە ئەم بارهەڵگرە تازانە تەکنەلۆژیایەکی باشی تیا بەکار هاتووە کۆمەڵێ پێشکەوتن و تەکنەلۆژیایی تر بۆ ئاسان بەکارهێنانی با بڵین سوارڕەوەکان دروست کراوە. بەڵام لە ڕاستیە ئەمە وای کردووە کە شۆفێرەکانی ئێمە مامەڵەی ئۆتۆمبیلێکی زۆر بچووک لەگەڵ زۆر بارهەڵگرەکەن شۆفێری زۆر باشیش بن ببوورە دێمەنە قسەکانتەوە بڵێ ببوورە یانەگەر دامانە شۆفێری زۆر باشیش بن هەموو مەرجەکان جێبەجێ بکەن و ئەو بەرپرسیارەتش هەست پێ بکەن کە ئەوان سیارەیەکی یاخود ئۆتۆمبیلێکی گەورە لێ دەخڕن. بەڵام شەقامەکانی شاری سلێمانی توانای ئەوەی هەیە ئەو هەموو بار هەڵگرا هاوشان لەگەڵ ئەم سیارە بچووکانە باوا بڵێم بچکۆلهانە لە چاو بار هەڵگرەکانی دیوا دەکات بەم ڕێگانەدا بڕۆن هەم شۆفێرانی دیکە هەراسان دەکات و هەمیش تەسچیەک یاخود جەنجاڵیەک دروست دەکات. ینی ئەمە چۆن بیر لەمە کراوەوە چۆن ڕێگاکانیان بۆ ڕێک بخرێت؟ بەڵێ بە دڵنیا من هاتنە سەر و خاڵەش بێگومان شەقامەکانی وە تەسکی شەقامەکان و کورت و با بڵێن تەنگەبەری شەقامەکان وای کردووە کە قڕباڵغی زۆریش دروستکە. ئەمە یعنی هەرچەنە ڕێگری کراوە لەوەی کە
بۆ نمونە ئۆتۆمبیلی بار لە چەند ساعاتێکی دیاریکراو لە ڕۆژە یا با بڵێن بە تەواوی ڕۆژەکە نتوانێت بێتە ناو شارەکانەوە بەڵام سەرڕای ئەمەش سەرپێکی هەیە سەرڕای ئەمەش ڕێگەپێدانی تایبەت هەیە کە بۆ هەندێک حاڵەت دێنە ناو شار و هەموو شۆفێرانە بینن کە ئەم سوارڕەوانەی با بڵێن بار هەڵگر لەسەر شەقامەکان بە چ شێوازێ لێخڕن و شەقامەکانیش چیتر بەرگەی ئەوە ناگرێت کە وەکو ئەزانین ئێمە ئێستاش لەسەر سنوورەکانەوە بە بەردەوامی ئۆتۆمبیلی زیاتر ڕۆژانە داخڵی هەرێمی کوردستانە بێ وەک لەبەر چاومان ڕوونە لە شارێکە بۆ شاری شیکاگۆ ڕێکە با بڵێن شێوازی شەقامەکان و بەرینی شەقامەکان لێرە بۆ ئەوێ فەرقی هەیە بەڵام بە تایبەت لە شاری سلێمانی لە ڕووی جوگرافیاوە شەقامەکانی بەرتەسکن و لە کۆنی شۆ فەرقی هەیە بەرزوو نزمی وایە ئەم جۆرە شەقامانە بۆ ئەوێ گونجاوترا بەڵێ کەواتە بۆ حەلکردنی ئەم بابەتە ینی بیرت لەوە کرا پلانی داهاتوچۆی سلێمانی چییە ینی چی بکات بۆ ئەوەی ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرانە نێنە ناو شارەوە ڕێگەیەکی تایبەتیان بۆ دیاری بکرێت هیچ پلانێک هەیە ببرە وەڵام من ناتوانم بە ناوی هاتوچۆی سلێمانیەوە وەڵام بەمەوە ڕەنگە ئەگەر پلان پێشنیارتان هەیە بۆ هاتوچۆی سلێمانی کە بڵێن ڕێگاکەیان بگۆڕن ئەمە ئەم جەنجاڵیە و ئەم حاڵەتەی کە هەیە ئەم بار هەڵگرانە بانێنە ناو شەقامەکان و هیچ پێشنیارێکتان هەیە خۆی ئەمە بەتەنیا بە پێشنیارێک چارەسەر ناکرێت خۆی کێشەی گەوری ئەم وڵاتەی ئێمەوەیە سیستەمی هاتوچۆ یعنی خراوەتە با بڵێن دراوە دەست پۆلیسی هاتوچۆ کە لە ڕاستیە کاری ئەوان نییە ئەوان سیستەم دروستکەن یا ئەوان هەندێشت بەرن بەڕێوە یعنی ئەرکەکە هەم لە سەریان خۆرز بووە و هەم بوارەکە اختصاسەکە هی ئەوان نیە ئەمە پێویستی بەوەیە ئێمە هەیەیەکمان هەبێ پلان بۆ داهاتووی هاتوچۆ ئێستا و داهاتوودانرێ بۆ منە پلانی 5 ساڵەدانێ گرفتەکان سیرکە ئەمەش پێویستی بۆیە ینی لیژنەیەک هەبێ یا دەستگایەک هەبێ دەستگایەکی حکومی کە خەڵکانی پسپۆڕ و شارەزا و ئەندازیار و هەموو شارەزاکانی بواری هاتوچۆی تیا کۆکرێتەوە و ئەوان بڕیاردەر بن ئەو کات کە بڕیار هەبوو ئەو کاتە پۆلیسی هاتوچۆ شەزانێ بە چه ئاڕاستەیە یاساکان جێبەجێکە شارەوانی شەزانێ بە چه ئاڕاستەیە شەقامەکان دروستکە ڕێگەوبانیش هەموو ئەوانی تر ینی بەپی پلان ڕێژێکە کە بڕۆن ئەو کاتە بۆ نمونە ئێستا حاڵەتێکی وەکۆی کە ئێستا باسەکرێ مەسلەی بارهەڵگر بۆ ینی زۆر زیاد لە ڕادە زەق بۆتەوە لە بەرەوەی کۆمەڵێ ڕووداوی یەک لە دوای یەک لە مەسلەی بارهەڵگرا ڕوویە لە پێشتر مەسلەی ماتۆر کە لەسەر شەقامەکان بە هەمان شێوە کە ئێستاش لە ئارادایە ینی گیانی بەشێکی زۆری ئەو کەسانەی کە لە ڕووداوەکانی هاتوچۆ ئەبنە قوربانی بەشێکی باش ینی زۆری لە ماتۆرسکیلە کە ئێستا ماتۆرسکی دیادەیەکی زۆر مەترسیدارمە بەسم کاتێککە ئێمە بمانەوێت لە وڵاتە مەسەلەی هاتوچۆ چارەسەرکەین پێویستە ئێمە دەستگایەکی زانستی دەسەڵاتدارمان هەبێ کە بڕیار لەسەر ئایندەی هاتوچۆ بە بەڵێ بەڕێز دلمان حەمەنادر بەڕێوەبەری ڕێکخراوی یاخود سەرۆشە ڕێکخراوی ترافیک زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی ماندوومان کردیت کاک دلمان